باشە زۆرێکمان بیرمان دێ باشە بۆ بە زووی ئەو ڕۆژەمان بیر چوو کە لە تاو ئەحتیاجی و برسێتیە ئەڕۆشتین بۆ ئێران بۆ کەناسی. زۆرێک لەوانەی کە ئێستا گویان لە دەنگی منە لە ئێران کەناسی و کرێکاریان کردووە. باشە بۆچی دەڕۆشتی بۆ ئێران؟ زۆرێک لە ئەوانەی کە تەمەنێکیان هەیە چوون بۆ ناو عەرەب بۆچی ڕۆشتن؟ بۆ ئەوی ڤێلا بکڕن؟ ناوەڵڵا. بۆی سیارە بخەنە ژێر خۆتان؟ ناوەڵڵا. تەنها بۆی نانەکە پەیاکەن، بەس نان گەنم ئەتانوت گەنمەکەمانە بێ پاشاین بۆ خۆمان. ئێستا ئەو هەموو ناز و نیعمەتە هەیە هێشتا خۆت بە پاشا نازانی، خۆت بە داما و هەژارە زانی، وا نەزانی دەوڵەمەنی بەختەوەری. دەوڵەمەنەکان حاڵیان تۆ زۆر خراپترە، بەخوا تۆ لە چاویانە پاشای ژیان و ئیسراحەتیان نییە. باشەوەتان بیر چوو چون بۆ ئێران بۆ کەناسی و کەسابەت، چون بۆ ناو عەرەب بۆ فەلاحەتکردن، بۆ خزمەتکاری، بۆ شوانی. بیرتان چوو ئەی ناترسن دووبارە پێچەوانە بێتەوە؟ ڕۆژێک بوو ئێمە پێویستمان بەوان بوو، ئێستا ئەوان پێویستیان بە ئێمەیە، بەڵام بەیانی نازانین چۆنە بێ. لەوانەیە بەیانی هەم دووبارە پەنا بخوا خوانە خواسە شتەکە هەم پێچەوانە بێتەوە. دووری مەگرە. بۆیە با شکری خوا بکەین، ناشکری نەکەین. ئەوەتان بیر چوو زۆرێکتان لەم ڕێگایە لە ڕێگای کەرکووک چەمچەماڵ ئەمنەکان ئیستیخباراتەکان مجریمەکان چەندێ شەقیان تێڵدان، چەندێ زلیان لێدان، چەندێ سوکایەتیان بە ئێوە کرد. بیرتان چوو نەتوانەتانی کیلۆی تەماتە دەرکەن، کیلۆی تەماتە بەسەر بەرزیەوە. چەند جار شتەکانی دەستی خۆتان فڕێ نادرا، 2 کیلۆ تەماتە، 2 کیلۆ خەیار، 2 کیلۆ پرتەقاڵت بۆ کە سوکار و مناڵی خۆتە هێنا فڕێیانەدا لیانە سەندی. بیرت چوو باشە بۆ نەش زووشتمان لە بیرە چێە؟ ئەمڕۆ حاڵت خۆشە و ژیانت خۆشە، ئاگات لە فەقیر و هەژار نەماوە، نەوەتەکانت بیر چوو کە خۆت ئەحتیاجی نانێک بووی بیخۆی. میلەتێک ئەمە حاڵەکەی بێ جگە لە سزای خوا چاوەڕێ و پێشبینی هیچی بۆ ناکرێ. سزای خۆش بەڕێوەیە، ئەوە وعدی خوایە، هەر کەسێک ناشکری بکە عەزابین بە ئێش و ئازار و گەورەیە. جا ئەو وعدی خوایە، ئەگەر لە هەڕەشەی خوا ئەترسین با سپاسی خوا بکەین. بۆیە خۆشەویستان با بترسینەوەی خوا نەخواسە پێچەوانە بێتەوە. با لەوە بترسین کە بەیانی خوای گەورە تووشی کێشەی گەورەمان بکات. ئێستا خەڵتۆزی حاڵی باش بووە الحەمدولله. دەبینیت خەڵکی دووبارە سەرکەشی دەست پێ کردوتەوە، دووبارە سەرکەشی دەستی پێ کردوتەوە، بوغڕایی دەستی پێ کردوتەوە، ئەچێ بۆ تورکیا بۆ ئێران 5 وەرەقە 10 وەرەقە 15 وەرەقە 20 وەرەقە سەرفەکە بشڵێ فەقیرێک ێڵێ بەخوا پارەم پێ نییە، خوای گەورە بە درۆت نەخاتەوە. بۆ تورکیا بۆ سەر بەحرەکان بۆ خۆشی و شادی مناڵم حرامە، بەڵام بۆ ئەوە پارەت هەیە، بۆ ئەوەی تر پارەت نییە. دراوسێکەت فەقیرە ئەچی فەڕە لێدەی جەوە گۆڕی، ئەخەتە ڕۆژی قیامەت بوو دراوسێکەت یەخەتە گرێ یەخە لای خوا درۆ نایخوا، عوزر نایخوا، عوزری بەتاڵ و بێمەعنا. بۆیە با بە خۆماندا بچینەوە. ئافرەتان ئەمڕۆ زۆربەیان میلەت یەگەلێک ئافرەتانی گشتی بۆرۆی تاشیوە، زۆربەی برۆی خۆی نییە، برۆی تاشیوە و دروستی کردوتەوە، خەریکی تاتۆیە. ئەبێت چاوەڕێی چی لە ئەم جۆرە خەڵکە بکرێت؟ ئەبێت چاوەڕێی سزانە بێت چاوەڕێی چی لەم خەڵکە بکرێت کە خوای گەورە بۆی بنێرێت؟ برۆی خۆی تاشێ، برۆی خۆی باریکە کاتەوە، لە بازاڕەکانە پیاوانیان تووشی فیتنە کردووە. بەڕاستی ئەم میلەتە زۆر لوتی بەرز بۆ ئێستا حالیان. ماوەی لوتی شکا پار و پێرار، ئەوسە لوتی هەم بەرز بۆتەوە، ئەبێ خوای گەورە دووبارە لوتیان بشکێنێتەوە. ئیتر ئەم ساڵە ساڵەتر 10 ساڵتر نازانم، بە دڵنیاییەوە باجی ئەم ناشکوری ئەدەین ئەگەر بە خۆماندا نەچینەوە نەگەڕێنەوە بەلای خوا.